لە بەرواری دە لەسەر یانزەی مانگی هەشت شەوی سێشەمە لەسەر چوارشەمە کاتژمێر 6:50 ئێوارە منداڵێک لە ماڵی خۆیان ئەچێتە دەرەوە بێسەر و شوێنە بێ لە گەڕەکی سەرا کە تەمەنی 9 ساڵە و بە ناوی ڕاوێش قادر سعدی بۆ نوێژی مەغریب ئەچێتە مزگەوتێک لە گەڕەکی سەرا لەوێ نوێژەکەی بکە پاشەوەی کە نوێژ تەواوە بێ و ئەم منداڵە ناگەڕێتەوە بۆ ماڵی خۆیان دیارە گەڕان و پشکنین بە شوێن منداڵەکە دەست پێ ئەکاوە هێزەکانی پۆلیس ئاگادارەکرێنەوە و پۆلیس ئاسایش دەستیان بە لێکۆڵینەوە کردووە لە ڕووداوەکە. پاش ئەوە لە کاتژمێر 11 بە دواوە منداڵەکە لە ناو بیرێک لە ناو مزگەوتەکە دۆزرایەوە کە تەرمەکەی بوو منداڵەکە لەوێ بوو و منداڵەکە گیانی لەدەستدا بوو و ئێمە وەکو هێزەکانی پۆلیسی هەڵەبجە بەشی پۆلیسی ناوشار تیمێکی لێکۆڵینەوەمان هەیە بۆ ئەو ڕووداوانە کە پێگێ لە ئەفسەری بنکەکانی پۆلیسی هەڵەبجە پۆلیسی شەی سەرکار پۆلیسی فریاکەوتن ئەفسەرەکانی لێکۆڵینەوە و تیمی بەڵگە و تاوان لێکۆڵینەوەیان لەو ڕووداوە دەست پێ کرد. خۆشبەختانە پاش 5 ڕۆژ بە هەوڵ و هیمەتی هێزەکانی پۆلیس و ئەو تیمی لێکۆڵینەوەی کە کارەکەی ئەنجام داوە توانرا تۆمەتباری سەرەکی ڕووداوەکە کەسێک دەستنیشان بکرێ و دان بە تاوانەکە بنێ و لە بەردەمدا دووەری لێکۆڵینەوە تا شێوازی ئەنجامدانی تاوانەکە ئاشکرا بکە. دیارە لەسەر ئەو تاوانە 3 کەس دەستگیر کراوە و 2 کەسیان کە نزیکن لە مناڵەکەەوە و کەسی سێهەم کە تاوانەکەی ئەنجام داوە باوکی مناڵەکەیە کە ناوی قادر سعدیە و تەمەنی 38 ساڵە و دانیشتووی گەڕەکی سەرایە. پاش ئەوەی کە ئێوارەی ئەو ڕووداوە کە منداڵەکە ون بووە چۆتە مزگەوتەکە بە شوێن منداڵەکە گەڕاوە کارەبا نەبووە بە مەبەستی ئەوەی کە منداڵەکەی بینیوە وەکو ترساندن ویستێتی بیترسێنێ شیشێکی بۆ وەشاندووە کە لەوێ شیشەکەی هەڵگرتووە بەداخەوە شیشەکە بەرسەری مناڵەکە کەوتووە و منداڵەکە گیانی لەدەستیاوە بە مەبەستی شاردنەوەی تاوانەکە لەبەرەوەی نەیزانیوە چی بکا لەو کاتەیە و پەشۆکاوە منداڵەکەی بە مردووی خسوەتە ناو بیرەکەەوە و منداڵەکە لە بیرەکە گیانی لەدەستداوە بە یەکجارێکی. ئەوە ئێستا و کەسە لە بەشی پۆلیسی ناوشار دەستگیر کراوە و دانی بە تاوانەکەیان ناوە لە بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوە و کەشفی دەلالی بۆ ئەنجام دراوە لەلایەن بەڕێز دادوەری لێکۆڵینەوە و بە پێی مادەی 406 بند کراوە. ئەمە پوختەی ئەو تاوانە بوو کە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوو خەڵکو و تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەرپرسان و هەموو دانیشتوانی شارەکەی نیگەران کردبوو توانرا بە هەوڵ و هیمەتی تیمی لێکۆڵینەوەی پۆلیس ئەو تاوانە ئاشکرا بکرێ لە کاتێکە هیچ کامێرەیەکی چاودێری و هیچ شاهیدێک و هیچ هەواڵدەرێک لەو دۆسییان نەبووە. ئەوە تەنها بیرتیژی و بەدواداچوون و وردەکاری ئەو تیمەی پۆلیسە کە چەند شەوێکە بە شەو بە ڕۆژ کارەکەن. سپاس بۆ هەمووتان. کۆڕینەوە هەر کەسێک گومان لێکراوە بێ دەستگیرەکرێ و پاشەوەی کە هیچ تۆمەتێکی لەسەر ساغ نابێتەوە ئازاد دەکرێت بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوە. بۆ ئەو کەسانە دەستگیر کراون نزیک بوون لە مناڵەکە و لە باوکی مناڵەکەەوە بۆ لێکۆڵینەوە دەستگیر کراون. ئەتوانم بڵێم ئینفعالێک بووە ئەو تاوانی پێکراوە لەبەرەوەی ئەم کەسە بەرنامەی دانەناوە ئەو منداڵە بکوشێ و ئەم کەسە ڕۆشتووە بە شوێن مناڵەکە گەڕاوە وەکو ترساندن کە لەوتەکانی خۆی ئاماژەی پێداوە وەکو ترساندن ئەو شیشەی بۆ وەشاندووە بەڵام لەبەرەوەی تاریک بووە ناو مزگەوتەکە شیشەکە بەرسەری کەوت. نەخێر هیچ کەسێک هاوکاری بابەتەکە نەبووە وەکو پێم وتن تەنها پۆلیس خۆی و ئەو تیمەی پۆلیس کە لێکۆڵینەوەی کردووە خۆی گەشتوتە ئەو ئەنجامانەی کە کراوە. ئێمە پێش ئەوەش ڕامانگەیاندووە کە ئەو تاوانە ئەگەر کرابێت لەلایەن کەسێکی گەورەوە ئەکرێ و ئەو تاوانە کەسێک ئەنجامی نادا کە مناڵ بێ و ئەگەر کەسێک تاوانێک ئەنجامدا مناڵ بێ دیارە کە کەسەکەی کوشت ناتوانێت بخاتە ناو بیرەکەەوە بەجێڵێ بەڵام ئەو کەسەکە تاوانەکەی ئەنجام دیاوە دیارە کەسێکی گەورە و پێگەشت و تەمەنی 30 ساڵ. ئەو کەسەکە دانی بە تاوانەکە ناوە دیارە پەشیمانە و لە وتەکانی ئەوەی دووپات کردوێتەوە کە بە هیچ شێوەیەک مەبەستی نەبووە ئەو تاوانە ئەنجام بات تەنها ترساوەکە ئەو تاوانەی ئەنجام داوە لە بەردەم ئەفسەرەکانی لێکۆڵینەوە بۆ شێوەیە دانی بە تاوانەکەیان ناو لە بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵین.